خی گەورە میهرەبان سڵاوی خواتان لێبێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەر شوێنێکەوە بینەرمانن خۆشحاڵین کە ئەمڕۆژ هاتوونەتەوە لاتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بورگە و بابەتی پەیامی ڕۆژ کە هیواداری میوانێکی ڕۆخسوک بین و بتوانن سەرجەم تەوەرەکانی ئەمڕۆمان ببینن. دەست خۆشۆنیان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکاتینەوە خزمەتان دەخوازین لە هەر جێگەیە گەندڵ و دەروونێکی ئارامتان هەبێت و دوور بن لە هەموو ناخۆشیەکانی ژیان و لە دەرد و بەڵاکانی ژیان. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە بینەرمان بووی کە سوودمە من لە تەواوی بورگە و بابەتەکانی ئەمڕۆمان لەو تەورانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گەورەی و پاداشتی لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکەین و باز لەوە دەکەین کە چۆن کەسێک لێ قورئانی پیرۆز لەبەر بکات پرۆگرام و بەرنامەی چۆن چۆنی دابنێت و ئەو گەورەی و پاداشتە چییە کە دەستمان دەکەوێت و ئەو خێرە گەورەی چیەکە لە بەهۆی لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە دەستمان دەکەوێت لەو بارەیەوە میوانێکمان دەبێت کە دواتر لە تەوریەکەمە گفتوگوی لەبارەوە دەکەین. بەڵێ تەورێکی ترمان هەیە کە تەوەری دووەمە تایبەتە بە بابەتێکی تر کەویش ئامادەکردنی قوتابیانە بۆ تاقیکردنەوە گشتیەکان بە تایبەتی کەمە لە مانگی ڕەمەزان پیرۆز لە مانگی ڕەمەزانی پیرۆز نزیک دەبینەوە و خوێندکاران تا ڕادەیە گرفتیان بۆ دروست دەبێت بۆیە لەم بەرنامەدا ئەمانە تشک بخینە سەرەوەی کە چۆن قوتابیان بتوان ئیسفادە لە کاتەکانیان بکەن تا ئەوەی بۆ تاقیکردنەوەکان بە تەواوەتی خۆیان ئامادە بکەن و بتوانن ئاستێکی بەرزیان هەبێت و نمرێکی باش بەدەست بهێنن. ڕاهێنەرێکمان لەگەڵدا دەبێ گفتوگوی زیاتر دەربارەی ئەم بابەتە دەکەین و کۆمەڵێک پرسیاری لەگەڵدا ئاڵوگۆڕ دەکەین. ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی پێشوهاو و دواتر لەگەڵتانەوە بەردەوام بێت. دووبارە سڵاتان لەبێت دازان و خۆشەویستان لە شاری هەڵەبجە کۆ بەرهەمەکانی شێخ محەممەدی خاڵ خراوەتەڕ و کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن دەستگای ڕۆشنبیری خاڵەوە ئەو بەرهەمانە چاپگەێنرا کە شێخ محەممەدی خاڵ لە بزانستەکانی زمانەوانی و مێژوویی بانخوازی ڕۆڵێکی کاریگەری هەبوو و نووسینەکانیشی تا ئێستا کاریگەریان هەیە لەو بارەیەوە کۆ بەرهەمەکانی خراوە ڕووە لە هەڵەبجە ئاهەنگێکی بۆ کرا پێکەوە بینەری بابەتێک دەبین لەو بارەیەوە. کۆبەرهەمەی شێخ محەممەدی خاڵ بریتە لە سەرجەم ئەو نووسینانەی شێخ محەممەدی خاڵ لە ساڵی 1930 تا 1970 وفاتی کردووە نووسیوەتیوە واتە هەموو بابەتەکانی خۆی لە گۆڤار و ڕۆژنامە و کتێب و دەستنووس و هەموو ئەوانەمان کۆ کردوتەوە لە هەشت بەرگە. هەشت بەرگەکە پێک هاتووە لە هەشت جزمی قورئان کە 1 و 2 3 و 4 27 و 28 و 29 30 قورئانە لەگەڵ وتارە تەفسیریەکانیە لەگەڵ دوو بەرگی ناڵەی دەروون دوو بەرگی فەرهەنگی خاڵ دوو بەرگی کە بڵین پەندی پێشینانەکەی زائیدەن دوو بەرگی عەرەبیەکەی بە هەموویانەوە بریتە لە 29 کتێب واتە هەشت بەرگە خۆی لە ڕاستە 29 کتێبە کە شێخ محەممەدی خاڵ لە ماوەی ئەو تەمەنە دوور و درێژەیە بەڕێی کردووە
کتێبەکانی شێخ محەممەدی خاڵ جیاوازی لەگەڵ خەڵکی تراوەیە پیاوێکی مەوسوعی بوو واتە لە هەموو بابەتێک نووسوێتی لەسەر زمان هەیەی لەسەر ئەدەب هەیەی لەسەر تەفسیر لەسەر فقه لەسەر تاریخ لەسەر جغرافیا حتا لەسەر بابەتە جیاوازەکان شتی نووسیوە و ئەو شتانش کە نووسێتی پڕێتی لە داهێنان و قسەی تازە بە تایبەتی لە مەسائلی لە بیری دینیە کاوەکو تازەگەری زۆر باشی کردووە ڕێڕەوی جەمالەدین ئەفغانی و شێخ محەممەد عەبدە و شێخ ڕەشید ڕەزای گرتووە و لە ڕووی زمانیشەوە هاتووە داهێنانی زۆری کردووە لە کەلیمات و لە وشەی کوردیە زیاتر لە 50 ساڵ خەریک بووە بەوەی فەرهەنگێک کوردی بە کوردی خەڵک کوردی بە عەرەبی و کوردی فارسی و کوردی بە ئینگلیزی ئەمانی کردووە بەزەم هاتووە لەو کاتە بیری لەو کردووە یەک کەلیمەی کوردی چەندی مانە هەیە ئینسان کە تێگات کە ئەو نووسینەکانی بەرهەم شێخ محەممەدی خاڵ خوێنتووە اینجا تێگا دینی ئیسلام چەند فراوانە لەلایەک و زمانی کوردی چەند زمانێکی شیرین و جوان. ئومێ دەکەین قسەکەی ئێمە نەبێت کە بڵاوکارین بەڵام سەررجەمە بە ڕێزانە لە زانکۆکان لە ناوەندە زانستیەکان لە ناوەندە ڕۆژمیریەکان بینیوانە زۆر دڵیان پیان خۆش بۆ زۆر دەستخۆشیان کردو قەناعەتیان بووە کلێنێکی زۆر گەورە پڕکاتوە لە ناو کتێبخانی کوردی. بەڵازان و خۆشەویستان لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گەورەی و پاداشتی لەبەرکردنی قورآنی پیرۆز دەکەین و بزانین باشترین شێواز باشترین پرۆگرام بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز کامەیە. لە کوردستاندا خۆشبەختانە چەندین دەستگای جیاوازن و چەندین ڕێکخرا و شوێن و سنتەر هەن بۆ لەبەرکردنی قورآنی پیرۆز بۆ زانستەکانی فرمودەکانی پێغەمبەری عزیزمان درودی خۆی لەسەر بێ. یەکێک لەو دەستگایانە دەستگای نوری حیکمەیە کە دەستگایەکی ڕۆشنبیریە زانستەکانی قورآنی پیرۆز لەبەرکردنی قورآنی پیرۆز و زانستەکانی فرمودەکانی پێغەمبەری عزیزمان درودی خۆی لەسەر بێ پێشکەش بە قوتابیەکانیان دەکەن و لە ڕابردوودا بە شایەتی زۆرێک لە ڕۆشنبیران و ڕووناکبیرانی کوردستان ئەو دەستگایە خزمەتێکی زۆری کردو لە بوارەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا. لەو بارەیەوە گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان دەکەین بەڕێز دکتۆر عەلی جەلال سەرۆکی دەستەی قورآن لەبەرکەرانی دەستگای نوری حیکمە. مامۆستا عەلی سڵاوی خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. سڵاوی خوا لە بەڕێزتان بی خوای گەورە سەرکەوت و موفقتان بکە ئینشاءالله. کاک دکتۆر پێشەوەی باز لە چۆنیەتی لەبەرکردنی قورآنی پیرۆز بکەین و باز لە میکانیزمەکانی بکەین دەمەوێت کەمێک باز لە دەستگای ڕۆشنبیری نوری حیکمەمان بۆ بکەی ئەم دەستگایە چۆنی خزمەت بە قوتابیان و فێرخوازان دەکات. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا سوپاسی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە خوای گەورە جەزای خێرتان بداتەوە. من دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە دەستگایەکی ڕۆشنبیری ناحکومی قازان نەویستە خاوەن مۆڵەتی فەرمیە لە ڕێکخراوە ناحکومیەکان فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لە حکوومەتی ناوەندی. بنەمای سەرەکی ئەو دەستگایە بریتە لە پێگەیاندنی تاک بە پەروەردەی قورئانی و هەروەها بڵاوکردنەوەی ڕۆشنبیری و چەندین خول و سیمینار و تایبەتی هەیە لەم بوارە. کاری سەرەکی دەستگا بریتە لە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بۆ ئەمەش دوو ئاستی سەرەکیمان هەیە. ئاستی یەکەم بریتە لە لەبەرکردنی قورئانی پیرۆز بە ماوەی 8 ساڵەوە ئاستی ئاسایی پێدەوترێ. ئاستێکی ترمان هەیە ئەویش ئاستی بەهرەدارانە کە قوتابی لە ماوەی 3 ساڵ هەموو قورئانی پیرۆز دەبەردەکات. ئەو ئاستەش بەڕاستی ڕەنجی داوەتەوە لەو ئاهەنگی ئەمڕۆ سازی دەکەین ئینشاءالله چونکە دوو قوتابیمان هەیە کە بە ماوەی کەمتر لە 3 ساڵ تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و هەروەها جگە لە گرنگجێدانی تایبەت بە قورئانی پیرۆز و لەبەرکردن و فێربوونی یاساکانی تەجوید و تەفسیر و ئەم بوارانەی تایبەت بە قورئانی پیرۆز دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە وەکو ناوەندێکی ڕۆشنبیری پەروەردەیی چالاک کاری کردووە بۆ بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. ئەمەش چەندین کتێب و بڵاوکراوەی تایبەت بەخۆی هەیە کە لە زۆرێک لە سنتەرەکانی تریش پەیڕەو دەکرێت
و هەروەها ئاستی پەروەردەیەکان لە منداڵانەوە دەست پێ دەکات تاوەکو نەوجەوان و گەنجانان و هەروەها چەندین خولی ڕۆشنبیری و پەرەپێدانی توانستی مرۆیی و مەلەوانی و فێربوونی فۆتۆگرافی و پێشبڕکێ جۆرا جۆری لەم بابەتە ساز کردووە. دکتۆر وەکو بەڕێزتان ئاماژەتان پێیا کە لە نووری حکمەدا گرنگی دەدەن بە زانستە قورئانیەکان، بەڵام لەبەرەوەی تەوەرەکەی ئێمە تایبەتە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەگەر کورتێکمان لەسەر دەستەی قورئان لەبەرانی نووری حکمە بۆ بکەیت کە ئایا لە ئێستادا چەند بەشدار بوتان هەیە و ئایا کەسانێکی زۆر توانیویانە لە ڕێگەی ئێوە قورئانی پیرۆز لەبەر بکەن؟ بەڵێ دەستەی قورئان لەبەرانە دەستگای نووری حکمە لە ساڵی 2020 بەو ناوەیە دامەزراوە. ئەگەر نا پێشتر دەستگای نووری حکمە قوتابی هەبووە لە هەموو ئاستەکان. ئەم دەستەیە کاری سەرەکی بریتیە لە خۆگرتنی تەواوی قورئان لەبەرانە دەستگای نووری حکمە و هەروەها هەر قورئان لەبەرێک دەتوانێت ئەندام بێت لەو دەستەیە بە مەرجێک لەسەر ڕێکخرا و سنتەری دیکە حساب نەبێت لەبەرەوەی بێگومان هەر ڕێکخرا و سنتەرێک خاوەن پەیڕۆ و بەرنامەی تایبەت بە خۆیانن. لە ئێستادا دەستگای نووری حکمە ئەو دەستەی قورئان لەبەران نزیکی 150 قورئان لەبەری هەیە کە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە و هەر هەمویان خاوەنی حەلەقاتی مراجعە و دەورەی تایبەتی هەفتانەی بە خۆیانن و ئێمەش وەکو دەستەکاری سەرەکیمان بریتیە لە چاودێریکردنی حەلەقاتی ئەو مراجعانەی ئەو قورئان لەبەرانە و هەروەها یەک لە کارە گرنگەکانمان بریتیە لە هەڵسەنگاندنی ساڵانە بۆ ئەو قورئان لەبەرانە کە لەلایەن لێژنەیەکی تایبەت و پسپۆر پێک هاتووە بە ناوی لێژنەی باڵای هەڵسەنگاندنی قورئان لەبەران. ئەم لێژنەیە ساڵانە هەڵسەنگاندن بۆ قورئان لەبەران دەکات بە چەندین ڕێنمایی و پێوەر و تایبەت و هەروەها یەکێک لە کارەکانی ئێمە وەکو دەستەی قورئان لەبەران بریتیە لە پەرەپێدانی زیاتری توانای هزری و توانای لەبەرکردن و توانای بیرەوەری قورئان لەبەران لە ڕێگایکردنەوەی چەندین خول و سیمینار و کۆڕ و بواری تایبەت لەم بوارەدا. زۆر باشە کاک دکتۆر، دەمەوێت باز لەوەمان بۆ بکەی گەر کەسانێک بەدەر لەو دەستگای ئێوە بێوێت قورئانی پیرۆز لەبەر بکات، ئایا ئێوە پرۆگرامێکی تایبەت یاخود بەرنامەیەکی تایبەتتان هەیە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز؟ ئەگەر کەمێک ئاماژە بەوە بکەی کە کەسێک بێوێت قورئانی پیرۆز لەبەر بکات شێوازەکان چۆنیە چۆن کاتەکانی دابەش بکات، لەوانەیە بەرنامەیەکی تایبەت بکەین بۆ ئەمە، بەڵام ئەگەر هەر بە کورتیش تۆزێک بۆمان باس بکەیت سپاس دەکەین. بەڵێ تەماوەکو باسم کرد دەستگای نووری حکمە دوو ئاستی هەیە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. ئاستێکیان ئاستی ئاساییە کە لە 8 ساڵ قوتابی دەتوانێت هەموو قورئانی پیرۆز لەبەر بکە. ساڵی یەکەم 2 جزء لە قورئانی پیرۆز لەبەر دەکا لەگەڵیدا یاساکانی تەجوید و هەندێکیش لە تەفسیر دەخوێنێ. 7 ساڵەکەی تر بۆ هەر ساڵێک 4 جزء لە قورئانی پیرۆز لەبەر دەکا. ئەو ئەندازەیە کە قورئانی پیرۆز لەبەر دەکرێت بۆ هەر هەفتەیەک نزیکی ڕبعێکە کە تقریبا 2 لاپەڕەی قورئانی پیرۆز دەکات بۆ هەر هەفتەیەک. اینجا بەرنامەی دەستگای نووری حکمە لەسەر ئەو فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دامەزراوە کە خوای گەورە دەفەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ عەلەیکم بمعاهدة القورآن، واتە پێویستە قورئان لەبەر هەمیشە هۆگر و خۆگری قورئان بێتن. پێویستە لە دانیشتنی لە هەڵسانەوەی لە ناوسیارەی لە سەرکارەکەی لە هەموو شوێنێک قورئانی پیرۆزە سەرزاری بێ بەردەوام دەور بکاتەوە، ئەگەر ناتوانێت زۆر دەسەڵاتی بەسەر لەبەرکردنەکە هەبێت و بەرەبرە لەبیر دەچێت. و بۆ هەر کەسێک کە ئارەزووی هەیە قورئانی پیرۆز لەبەر بکات دەستگای نووری حکمە دەرگای هەمیشە واڵا بووە. وەکو باسم کرد ئەو ئاستەی ئاساییەکە بە 8 ساڵ ئاستیشمان هەیە، ئاستی بەهرەداران کە لە ماوەی 3 ساڵ دەتوان هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەن و گرنگترین خاڵ بۆ ئەوەی قورئانی پیرۆز لەبەر بێ و لەبیر نەچێتەوە بریتیە لەوەی کە ڕۆژانە کاتێکی دیاریکراو هەبێت بۆ لەبەرکردن و مڕاجعەکردنەوەی قورئانی پیرۆز، هەروەکو چۆن کاتی دیاریکراومان هەیە بۆ نوێژ، هەروەکو چۆن کاتی دیاریکراوان هەیە بۆ خواردن، پێویستە کاتێکی دیاریکراوی شەبێت بۆ لەبەرکردن و مڕاجعەکردنەوەی قورئانی پیرۆز. دکتۆر زۆر جار هاوڵاتیان حەز دەکەن قورئانی پیرۆز لەبەرکەن، بەڵام ڕەنگە نەتوان بەباشی بخوێنەوە لە تەجویدا لە وتنی ئەو حرفانەی قورئانی پیرۆزدا. ئایا ئێوە ئەگەری کەسێک بێ بێت قورئان لەبەر بکا سەرەتا یەکسەر وەری دەگرن یاخود پێویستە گاوانەکانی خوێندنەوەی قورئانی پیرۆز بزانێت دواتر قورئانی پیرۆز لەبەر بکات؟ بەڵێ
بێگومان دەستگای نووری حیکمە هەروەکو باسم کرد زۆر فراوانە لە پەرەپێدان و لە گرنگیدان بە قورئانی پیرۆز. یەکێک لە بەشەکانی تایبەت بە قورئانی پیرۆز بریتیە لە بەشی تیلاوە مۆڵەت پێدان. ئەو بەشە پەیوەستە و تایبەتە بە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. ئەو بەشە لێژنەیەکی تایبەت بەخۆی هەیە، هەر قورئان لە بەرەگیان هەر قوتابیەک کە سەرەتا دێتە دەستگا لەلایەن ئەو لێژنەوە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت. ئەگەر توانای خوێندنەوەی قورئانی پیرۆزی باش بێت و ڕەچاوی یاساکانی تەجوید بکات، ئەوە ڕاستەوخۆ دەچێتە بەرنامەی قورئان لەبەرکردن. بەڵام ئەگەر لێژنە وای پێ باش بوو یان لە کاتی هەڵسەنگاندنەکە ئەنجامی ئەو فێرخوازەوە بوو کە پێویستی بە دەورەیەک یا خۆت خوێندنێکی بەردەوام هەیە بۆ ماوەی ساڵێک یان 2 ساڵی تەجوید، ئەو کاتە دەبێتە قوتابیەک لە زانستی تەجوید و مامۆستای تایبەتی بۆ ئامادە دەکرێت بۆ ئەوەی توانای خوێندنەوەی قورئانی پیرۆز و جوان خوێندنەوەی بەرەو پێش بات، چونکە بێگومان ئەگەر بە جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز نەبێت لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەو پاداشت و ئەو سەنگەی خۆی نییە. کاک دکتۆر بڕیارە ئەمڕۆ ئاهەنگێک لە هەولێر ساز بکرێت بۆ 29 قوتابی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەموو قورئانی پیرۆزیان لەبەرکردووە. ئەگەر کەمێک باز لە بەرنامەی ئەو ئاهەنگە تام بکەیت ئەمڕۆ ئەنجام دەدرێت. بەڵێ سەرەتا پێشەوەی باسی ئەوە هەنگە بکەم بە پێی زانم ئاماژە بە 2 خاڵ بکەم. خاڵ یەکەم سوپاسی یەکە کارژێرەکانی پارێزگای هەولێر دەکەم کە هەماهەنگ بوون لە ئەنجامدانی ئەو ئاهەنگە، و هەروەها خاڵی دووەم پێشتر دەستگای نووری حیکمە لە ساڵانی 2012 و 2019 ئاهەنگی بۆ قورئان لەبەران ئەنجام داوە و دەرچووی بە ڕێژەی باشیش هەبووە. بەڵام ئەم 1-2 ساڵە بەهۆی بارودۆخی تەندروستی و بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا نەکراوە ئەم هەڵسەنگاندنە ئەنجام بدرێت. ئەم ئاهەنگەی ئەم ساڵمان تایبەتە بە ئەو هەڵسەنگاندنەی کە ئەم ساڵ لە مانجی 2 مانجی 3 ئەم ساڵ ئەنجام درا کە بە 2 خول لێژنەی باڵای هەڵسەنگاندنی بۆ قورئان لەبەران ئەنجامدا. لە خولی یەکەم لە کۆی 41 قورئان لەبەر 21 قوتابی توانیان نمرەی پێویست کە 185 بوو بەدەست بێنن، و لە خولی دووەم لە کۆی 17 قوتابی قورئان لەبەر 8 قوتابی توانیان نمرەی پێویست بۆ دەرچوون بەدەست بێنن. ئەگەر بێت و بە کورتی باسێکی هەڵسەنگاندنەکە بکەم، هەڵسەنگاندنەکە لەسەر 100 نمرە بوو، 90 نمرەی لەسەر لەبەرکردن و توانای لەبەرکردن بوو، 10 نمرەشی لەسەر ڕەچاوکردنی یاساکانی تەجوید بوو. لە کاتی وتنەوەی قورئان بۆ بەڕێزانی لێژنە ئەگەر قورئان لەبەر لە ماوەی 7 چرکە هەڵەی کردبا و خۆی هەڵەکەی چاکردباوە ئەوە هیچ نمرە لێ نەدەبڕا، و ئەگەر لە ماوەی 7 بۆ 15 چرکە هەڵەی کردبا و خۆی چاچی کردباوە ئەوە نیو نمرە لێ دەبڕا. ئەگەریش لە 15 چرکە بەسەرەوە ڕاوەستا بە ئەوە لێژنە بۆی چاک دەکردەوە و نمرەیەکی لێ دەبڕا. ئەم ئاهەنگەی ئەمڕۆ لە هۆڵی میدیا ئینشاءالله سەعات 4:30 ئەمڕۆ ئێوارە ئەنجام دەدرێت کە چەندین بڕگە و بواری تایبەتی تێدایە. لەوانەیە بەشێکی موژدە بێت، لەوانەیە بەشێکی پێم خۆش نەبێت ئێستا باسی بکەم وەکو موژدەیەک بزانم بۆ ئامادەبووانتان. وەڵازان خۆشەویستان، وەک دکتۆر عەلی ئاماژەی پێکرد بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 4 ئاهەنگێکی گەورە بۆ دۆمین لە بەرکەرانی قورئانی پیرۆز لە هەولێر ساز بکرێت. لەو ئاهەنگەدا چەندین بڕگی جیاواز پێشکەش بە ئامادەبووان دەکرێت، لەوانە بڕگی هونەری و خوێندنەوەی قورئانی پیرۆز، و تایدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکە لەو ئاهەنگەدا پێشکەش دەکرێت. ئەم جۆرە ئاهەنگانە هۆنیە کاریگەری دەبێت لەوەی کە کەسانێک تەشجیع بکرێن و هەوڵی ئەو بدەن کە قورئانی پیرۆز لەبەرکەن، بۆ خۆی شتێکی زۆ جوان و کاریگەرە کە لەگەڵەوەی کەسانێکگەن سەرقاڵی ژیان و گوزەرانی خۆیان بەڵام گۆشەیەکیان دیاری کردو بۆی کە لە خزمەت قورئانی پیرۆزدا بن و بەردەوام دیراساتی قورئانی پیرۆز بکەن و لەبەری بکەن. وڵا دەستگای نووری حیکمایەکێک بۆ لەو دەستگایانی کە زۆر گرنگی داوە بە زانستە قورئانیەکان و لە هەموو تەمەنە جیاوازەکاندا ینی توانیویانە بەشدار بن، و ئەمە کاری کردوتە سەر ئەوەی کە کەسانێکی زۆر بتوانە لە بواری قورئانی پیرۆزدا و لە بواری زانستەکانی قورئانە پێ بگەێنرێ و بتوانن ڕۆڵێکی کاریگەریان هەبێ، و ئەو کەسانش کە ئەیانەوێت دەتوان بە بەردەوامی بەشدار بن، چونکە بەردەوام خولی تایبەتیان هەیە سەبارەت بەو بابەت
بابەتانە ئەگەر بتانەوێ سوودی تەواو لەو زانستانە ببینین. بەڵازان خۆشەویستان بابەتێکمان هەیە تاوەکو دکتۆر دەگەڕێتەوە لامان و گرفتە چارەسەر دەبێت دەچین لایەوە بابەتەمان کە خولی پێگانی کادیرانە لە ڕانیە پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. کۆمەڵی دادگەری سوپاس بۆخوا خاوەن پێگەیەکی جەماوەری بەهێزە خاوەن نخبەیەک پۆلێکی دیاریکرا و پانتافراوان لە کادیرانی پێشکەوتوو لە برایان و لە خوشکان ئیدی ئەوە چەند بابەتێکی تایبەتە بەڕاستی لە سنووری مەڵبەندەکان ئەنجام دەدرێت سوپاس بۆخوا پێشوازیەکی زۆر باشی لێ دەکرێت و تیشک دەخرێتە سەر چەند بابەتێکی هۆشیاری گشتی هەنووکەیی لە بوارە سیاسیەکان لە بواری پێگەیاندنی خود و کەسایەتی کادیری پێشکەوتوو و لە چەند بوارێکی دیکەی زیاتر تیشک دەخرێتە سەر ناوچە و منتیقەکان لە ئاستی خۆیان و لە سنووری مەڵبەندەکان کە ئیشکالیەتێک کە دەبیندرێ کادیری باڵا ڕوبەڕوو ئاراستەی برایانی قیادەی بکات. دیارە بۆ هەر حیزب و ڕێکخراوێک ئەگەر چەندێتی گرنگ بێت ئەوە چۆنێتی گرنگترە ئەولاترە لەو بارودۆخی ئێستا دەکە لە نێو وڵاتدا هەیە کادیری شارەزا بە نەوعی لە بوارەکەی خۆیدا زۆر زەروێتێکی دەزانم بۆیە کردنەوەی ئەو خولانە لەو کاتانەدا بە زەروێتێکی دەزانم کە کادیری نەوحی و کادرێتی چۆنێتی لێ بەرهەم دێت هیوادارم لەو خولانە بەردەوام بێت. کردنەوەی ئەم جۆرە خولانە زۆر پێویستە بۆ دەڤەرەکەی ئێمە بە تایبەت منتیقەی ڕانی و پشدەر وەکو دەبینن ئافرەتانیش بەشدارن وەکو پیاوان پێم خۆشە بەردەوام بێت ئەم خولانە و شتێکی وەرزی نەبێت هەر لە کاتێکدا بکرێتەوە بەرک و بە بەردەوامی ئەم خولانەمان بۆ بکرێتەوە و بۆ بەرەو پێشکردنی کادیرانمان کە ئەم خولانە بکرێتەوە کادیرانش ئەکتیڤ دەبن زیاتر بەرەو پێش دەچن چالاکی و هۆشیاریان زیاد دەکات. مادەیە سەبارەت بە پرۆفیسەری یاریدەدەر دکتۆر کەمال مەزهەر چالاکیەک لەو بوارەوە ئەنجام درراوە لە سۆران هاوکارانمان بۆیان ئامادەکردوین پێکەوە بینەری ئەو چالاکیە دەبین. بەشی مێژوو لە فاکڵتی ئادابی زانکۆی سۆران دیدارێکی سەبارەت بە ژیان و بەرهەم و میتۆدەکانی نووسینەوەی مێژوو لای دکتۆر کەمال مەزهەر بەڕێوە برد. دکتۆر کەمال مەزهەر ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە نووسینەوەی مێژووی کورد وای کردووە مێژوو لە فەوتان ڕزگار بکات و لە ئەرشیفخانەکانی جیهان مێژووی کورد وەربگرێتەوە و جارێکی تر بینووسێتەوە. ئامانجمان لەو دیدارە زانستی هەڵسەنگاندنەوە و یادکردنەوەی دکتۆر کەمال مەزهەرە هەڵسەنگاندنەوە لە کارە زانستیەکانی کە بە شێوەیەکی زۆر زانستی و بێلایەنانە لە ماوەی 6 ساڵ ڕابردوودا لە نووسینەوەی مێژووی هاوچەرخی کووردا ئەنجامی داوە لە کوردستان و لە بەغدا و لە وڵاتی رووسیا و کاتێکە لێچێت سۆڤێتی جاران خوێندوویەتی و لەو ماوەیەدا نزیکە 31 کتێبی نووسی ئەو کتێبانە بە زمانی کوردی و عەرەبی و ڕووسی و دواتر ئەو کتێبانە وەرجێڕان بۆ سەر زمانە جیهانیەکان وەکو ئینگلیزی و فەڕەنسی و هەروەها فارسی و تورکی. دەوان کارە گرنگەکانی دەگەڕێتەوە لە بۆەوەی کەوە
ئێستاش کە باسەکرێت لەم دیدارە نێودەوڵەتێدا یەکە لەو کەسانی کەوا لە کەمینەکانی کووردە لە هەڵدانەوەی ئەرشیفخانەکانی دنیا و لە نووسینەوەی مێژووی کورد لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا کە کەوتووە بەرهەژمونی لە ناوچوون و سڕینەوەی یەکجارەچیدا ئەو توانی ئەوە ڕزگار بکاتن و دەرباز بکاتن بە شەکی زۆری ئەو مێژووە لە فەوتان بێنێتەوە کوردستان و نەفەوتێت و بسم الله الرحمن الرحیم ڕاستی دکتۆر کەمال مزر ئەمشین بێژن ئێکیش ڕوادایەت مێژا کوردادا چاوێگاوێ ینی ئەمەد گوتیمە مێژا کووردا دەست پێکردی شەرەفخانەی بەدلیسی یێناڤەندی محەممەد ئەمین زەکی بوو ئەوشێت بمیە سیەمین کە دکتۆر کەمال مزر بوو دکتۆر کەمال مزر ئینسانێکی ئەکادمیەکی درست بوو ئێکەمین کورد بوو و عێراقی بوو کوشیا شادەنەوە الاتحاد السوفيتي كتير السوفيتي ورجرت وصلاح حفظ بموصل كل جاء هذا بزام كوي بغداد برامكي قالك جوان سر مجا كردا وسر مجا عراقي دري خست اف كتابوي يبنى بدنك كردستان في سنوات الحرب العالمية الأولى كردستان صالت حرب جانية ايكي قالك ابنا بدنك وقالك ابوش بو يعني وقت خو خاندي محمد مال عبد الكريم مدرس ورقرا وزمانه سر زمانه عربي او كتب قالك بركتي بو جياني او يعني ماجوي كورد براسي يعني دكتور كمال مزني دكتور كمال اقرته بو او كار وهول وشون خوني كردي لا لنوسينوي ماجوي كورد لو ميتودي كدا هنا ميتودي شيكاري و تيرواني نيكي بو ماجوي كورد بتايبتي لباشوري كردستان وەک دکتۆر جەبار قادر باسی کرد ئەگەر ئێمە وەچەکانی مێژوو نووسەکان لێرە پۆلێم بکەین دوای بەتلیسی و محەممەد ئەمینزەکی دکتۆر کەمال مەسرەرمان هەیە کە ڕۆڵێکی زۆر گەورە هێندە مەزنی هەیە یعنی ئێمە ئەبێ بە چەندین کاری زانستی ئیش لەسەر ڕۆڵی ئەو بکەین کەمال مەزهەر ئەحمەد حاجی ڕەسوول گودروناغای زاڵی کوڕی سلێمان بەک دکتۆر کەمال مەزهەر لە ساڵی 1937 لە شارۆچکەی ئاغجەلەری سەر بە پارێزگای کەرکووک لەدایک بووە لە بنەڕەتدا خەڵکی شاری سلێمانیە لە ژیانی خۆیدا 29 کتابی لە بواری مێژوو نووسیوە و بۆ سەرچەند زمانێکی تریش کتێبەکانی وەرجێڕدراون لە ڕۆژی 16 ئاداری ساڵی 2021 لە وڵاتی ئەڵمانیا بەهۆی نەخۆشی کۆچی دوایی کرد و تەرمەکەی گەڕێنرایەوە کوردستان و لە گۆڕستانی سەیوان بە خاک سپێردرا ئازادۆمراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ سۆران دووبارە سڵاوتان لێ بێدازان و خۆشەویستان بڕگەیەکی دیکەمان هەیە کە کۆمەڵێک هەواڵی ناوخۆی جیهانین تێکستە هاڵمانەیە دەچینە لای بڕگەی تێکستە هاڵ و دەگەڕێنەوە لاتان
دووەممان تایبەتە بە خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ تاقیکردنەوە گشتیەکان کە زۆر گرنگە بۆ تاقیکردنەوە گشتیەکان لە ئێستەوە ئامادەکاری بکرێت و بتوانین ئامۆژگاری لە ڕاهێنەرێکەوە وەربگرین بۆ ئەوەی بە باشترین شێواز بتوانن قوتابیان بخوێنن بە تایبەتی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆز نزیک دەبینەوە و چۆن بتوانن کاتێکی کەمدا زۆرترین سوود ببینن لەو وانانەی کە هەم لە مەکتەب خوێندیانەوە هەم لەو ماوەی کە تێیدا دەخوێنن. بەم مەبەستەش ئەمڕۆ میوانداری ڕاهێنەرێکمان کردەوەیش خاتو سیما ئامانجا ڕاهێنەری پرۆگرامی سەدیە. خاتو سیما بەخێربێت. زۆر بەخێربێت. زۆر سپاس. بەڕێزان ڕاهێنەری پرۆگرامی سەدی. پرۆگرامی سەدی چیاوە؟ چۆن سوود بە خوێندکار دەگەێنێت؟ زۆر سپاس بۆ بانگێشتەکەتان. پرۆگرامی سەدی پرۆگرامێکە کە تایبەتە بە چۆنێتی کۆششکردن و هێنانی دەرەجەی دڵخواز تایبەت بە تەلەبەکە. بە درێژایی ساڵ پرۆگرامی سەدی بەردەوامە بێ لەگەڵ خوێندکارە بە درێژایی هەموو پۆلی 12 تاوەکو یارمەتیان با کە چۆن سعی بکەن و چۆن پلان دابنێن و چۆن کاتەکانیان ڕێک بخەن و چۆن بتوانن ئەو دەرەجێ بێنن کە خۆیان بەدڵیانە و چۆن بتوانن یادگیان بەقۆتکەن پەرەبن بە تواناکان یادگیان و زیاتر ئیسفادە لە تواناکانی مێشکیان وەرگرن. لەبەرەوە ڕاهێنەر پرۆگرامی سەدی لە سەرەتای مانگینەوە تقریبی دەست پێەکە لە سەرەتای مەکتەبەوە هەتا کاتی مانگی هەتا نزیکی تاقیکردنەوە گشتیەکان تا مانگی سێ بەردەوامە بەردەوام بە پێی پێویستی قوتابیەکە پرۆگرامیان دەدرێتێ بەرچاوڕوونیان دەدرێتێ لەوەی لەم قۆناغی پۆلی 12 چۆنی ئامادەکاری بکەی بە خۆت. زۆر باشە هاتو سیما ئەو خوێندکارانی کە دانەوێت پەیوەندی بێ ئەو بکەن یاخود بێنە لای ئێوە بە شێوازی ئۆنلاینە یاخود ئەوە تا دەبێت کۆڕیان بۆ بەستن یاخود سیمیناریان بۆ بکەن و بۆی زیاتر فێر ببن. بەڵێ پرۆگرامی سەدی لە بە سەرتا پێش کۆڕۆنا تەنها بە ئۆفلاین هەبوو بەڵام دیارە کۆڕۆنا تۆزێ جیاوازی خستە سەر هەموو پرۆگرامەکانی دنیا بەگشتی و بە تایبەتیش و پرۆگرامی سەدیش پێ بەش نەبوو لەو جیاوازیە بۆیە لە کاتی کۆڕۆناوە کردمان بە ئۆنلاینیش پرۆگرامی سەدی لە کوتم لە کۆمەڵێک بابەت بەگاتەوە. ئەم بابەتانە لە بینەکانیان زۆربەی کات سیمینار ئەکرێت کە سیمینارەکە تەنها تایبەتیش نییە بە پرۆگرامی پۆلی پرۆگرامی سەدی تایبەت بۆ هەموو خوێندکارەکانی تربێت ئەگەر پۆلی 12 نەبن بۆ پۆلی 11 شەبێ سیمینارات دەکەین و ئیڤنتەکەین کە بە سەرپەرشتی بەڕێز دکتۆر زانە ئەحمەد قەساب ئیڤنتەکانمان لاانێ هەنەجا بکەوێتە هۆڵە زۆر گەورە و گشتەکانیشەوە وەکو تەلاری هونەر وەکو هۆڵی ڕۆشنبیری بەو شێوازە بە هەموو نوعەیەک هەر چۆنێک بتوانین خزمەتەکەین بە قوتابیان. لە ئێستادا ناوەندی ئەکادیمیمان زۆرە و زۆر لە بواری ڕاهێنانی پرۆگرامی خوێندن دەوترێتەوە. ئایا جیاوازی ئێوە لەگەڵ ئەوانی تردا چۆن بتوانێت بەڕاستی ئایا خوێندکار دەتوانێت سوودی لێ ببینێ و لە هەموو قۆناغەکاندا ئیتر لە ئیبتیداییەوە بێتاوەکو کەسێکی زانکۆ دەتوانێت سوود لەم پرۆگرامانە بینێ یا خود تەنها تایبەتە بە پۆلی 12. ئەم پرۆگرامی من جیاوازێکی لەوەیە کە ئەلحەمدولیلا زۆر کۆن هاتووە بەڕێز دکتۆر زانە کە خۆی لە پۆلی 12 بووە سەرتا خوان بۆ دەستیان پێکردو و دواتر کە چوونەتە زانکۆ بڕیارە ناوکە بکەنە پرۆگرامێک بۆیە بەڕاستی مێژوویەکی یەکەم شت کۆنتری هەیە ئەم یەکەم عادەتەن ئەگەر شت ماوەیەکی زیاتر بێ خەریکی بیت ئەو کاتە ئاگات لەوە بێ کە مەسەلەن چۆن بتوانی ساڵ بە ساڵ بەرەو پێشە بن ساڵ بە ساڵ ئەلحەمدولیلا تەلەبەیان زیاترە بێ لە دەیەکەمەکە ئەمە یەکەم لە ڕووی مێژووی لە ڕووی کواڵیتیەوە هەموو ساڵێک لانی کەم 4 بۆ 5 تەلەبە لە تەلەبە ئەوائیلەکان هابن کە بە خۆشحاڵیەوە ئەمە نیشانەی سەرکەوتنی ئەو پرۆگرامە دەرەخا ئەو دوو جیاوازیەمان هەیە و جیاوازی تریش ئەوەیە کە جگەل لە دەرسەکان بە هەموو شێوازێک بە تایبەتی و بە دووبارە بانکردنەوەی تەلەبەکان بۆ ئەو شوێنی کە دەرسی تا خوێنن ئێمە هاوکارە بین لەگەڵیانە. زۆر باشە دەمەوێت بە دیاریکراایی بزانم ئەو بابەتانە چین کە پێشکەش بە قوتابی و فێرخوازانیان دەکەن لە بابەتی دەرونی و ئارامکردنەوەی دەرون بە تایبەت قوتابیان کە ئەمە زۆر گرنگی پێ بدرێ بۆی کە بتوانن بە باشی سعی بکەن ئێوە لە چۆنچۆنی دەتوانن زیاتر خوێندکاران ڕابێن بۆی کە نمرەیەکی باش بەدەستبێن لە تاقیکردنەوەکاندا. پرسیارێکی جوانە پرۆگرامی سەدی بەگشتی لە
5 بۆ 6 تەورا خۆی بینێتەوە سەرتا بە قوتابیەکە فێرەکەین لە سەرەتای مەکتەب و یەکەم حاضرە ئەوە بێ کە چۆن بتوانێت پلان دابنە و چۆن ئامانجەکە دابنە عادەتەن هەتا تەلەبە ئامانجەکی لەبەر چاوانە بێ تۆزە شپرزا بێ تۆزە بڵاو بێ نازانین چۆن سعی بکە نازانین چەند ساعت سعی بکە نازانێت چ دەرەجەیەکێ بەڵام کە تۆ پێدوت ئامانجەکە دیاریکە فێرمان کرد کە چۆن ئامانجەکە دیاریکە تەبان بە کۆمەڵە پێوەری خۆی بە کۆمەڵە بەرنامەی تایبەت بە کۆمەڵە شتی تایبەت کە ئەمە هەمووی خوێندومانێتەوە لەسەری وە ئەو شتانی کە بەکاریان نەهێنین هەمووی لە پێوەرە زانستیە عالمیەکانە بەکارەهێنرێ سەرتا فێریانەکەین چۆن پلان دابنین پاشان دوایەوە فێریانەکەین چۆن کاتەکانیان ڕێک بخەن ڕاستە ئەم کەسە ئێوە دەرجەیەکی بەرز بێنە ئەم کەسە ئێوە مەسەلەن ئەو دەرجێ بێنە بەڵام هەیوا هێ نازانن چۆن کاتەکانی ڕێک بخە زۆربەی کاتەکانی بەفیڕۆچێ بەداخەوە بۆیە دوم بابەت بریتە لە تایم مەنیجمنت چۆن کاتەکانیان ڕێک بخەن پرۆگرام لە دوای ئەمانەوە دەچینە سەر ئەوەی کە چۆن یادگیان بەهێز بێ چۆنەوەی بتوانن ئیسفادە لە توانەکانی مشکیان بکەن بە شێوەیەکی زیاتر و بتوانن بە باشتر توانەکانی مشکیان بەکاربێنن و کۆمەڵێک کە کاتێک هیلاکە بن و سترێسی دەوام و ئیمتیحانە زۆری بۆ هێناون ئەچینە سەر بابەتەوەی کە چۆن تۆزێ هادە بنەوە تەکنیکەکانی ڕیلاکزیشن و مدیتیشن و کۆمەڵێک تەکنیکی باش فێر دەبن کە بۆی بتوانن ئیسفادە لە کاتەکانیان بکەن مەسەن تەلەبەی وا هەیە ئەڵێ من پێویستە هەموو ڕۆژێک من ناتوانم هەموو ڕۆژێک 4 ساعت سعی بکەم ناتوانم هەموو ڕۆژێک 7 ساعت سعی بکەم بەڵام ئێمە کە ئەو تەکنیکانەیان فێرەکەین مثلا 2 ساعت سعیەکە تەکنیکێکی فێرەکەی بە چارەکەیکە لاانێ بۆ ساعاتێکی ئیسراحەتی پێبە بۆیە ئەم تەکنیکانە لە ڕووی کە کاتێک تەلەبەکان جێبەجێیان تەکنیکتان هەیە بۆ قوتابیە کە هەروەری ناگرێ هەیە لە هەر مێشک هیچ وەر ناگرێ شتیوا ئەبێت چارەسەر یەبێتەوە ئەوان ئەو تەکنیکان ئێمە کە لەگەڵ تەلەبەکان ئاڕۆین بەپێی توانای خۆیان ڕۆین ئەگەر کەسێک هەروە بێ ئەوان یعنی ئێمە چی لە بکەین دەسەڵاتی ئێمەتیانە بەڵام ئێمە باشترینی بە باشترین جۆری هەوڵی لەگەڵا ئەین بەڵام ئەگەر کەسەکە وەری نەگری ئەوان شتێکی ترە بەڕستان لە قسەکانتانە ئاماژتان بە یادگە کرد کە زۆر گرنگە ینی ئێمە سود لە توانەکانی مێشکمان وەرگین هەر بەڕاستی ئەمە وا دەکات کە توانەکانی مێشکمان زیاد بکە و باسی مێدیتیشنتان کرد ئەوەش وەکو یۆگا وایە یەخۆت بابەتێکی ترە کە بە خوێندکاران دەوترێتەوە بەڵێ سەرتا مەسلەی یادگە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا ئاواد نەسروڵڵا ئەوترێتەوە کە لە ئێستا بۆ ئینشاءڵڵا بۆ شەهادەیەکی بەرزتر و باشتر لە دەر وڵاتە خوێن ئینشاءڵڵا بهێوەی زوگەڕانەوەیان بەڵام بەڕاستی ئەو دەورانەی کە ئێڵەتانێ ئەگەر تۆ طبعاً ئەکەوێتە سەرەوەی کە قوتابیەکە چنێک ئێوە ئیسفادە لەم دەورانە بکە ئەگەر تۆ بە پێی ڕێڕەوەکانی ئەو بڕۆی بە پێی نەسیحەتەکانی ئەو بڕۆی بەڕاستی زۆر ئیسفادەی لێکی و بەڵگەشمان هەیە لە پیجەکەی خۆمان ئەوەی کە ئێمە لە زیاتر لە پیجی ترین ئەکادیمی و شتەکانمان بڵاوکەین و ئەتوانن بڕۆن سەردانی ئەو بکەن تەنانەت لە ناو پیجەکەشە یاداشتمان هەیە ئەوەی کە ئەو تەلەبانە کە بیرروباڕی خۆیان چۆنەوە قناعتیان چۆنە لەسەر ئەو پرۆگرامی کە خوێندویانە بەڵێ بە دڵنیاوە ئەگەر جێبەجێ بکەیت دڵنیا بە کە زۆر زۆر ئیسفادەی لەیەکی ئەمە یەکەم دومیان لە ڕووی مدیتیشن و یۆگاوە تۆ جارێ ئەم مەفهومانەوە بۆ بکەنەوە بە کوردی زۆر بینەر هەیە تێ ناگە لەم مەفهومانە مدیتیشن چۆنەڵی هەمویان بەشێکن لەوەی کە چۆن ئیسراحەت بکەی ڕیلاکزیشن زیاتر لەو چوارچەوەیە خۆی بینێتەوە ئەکەر بڵێ یۆگان نەخێر وەکو بڵێ یۆگانیە بەڵام کۆمەڵێک تەکنیک بەکارێنی کە تۆ بۆی کە مێشکی پێ ئیسراحەتکەی مەسەلەن ئەچیتە شوێنێکی سەوزاییەوە بە مۆسیقایەکی هادە یاخود هەر کەسە بە جۆرێکی سوادە لەماناکە ئێمە مەسەن ڕێگاکانیان پێڵین هیوا هەیەڵە من تەنها بە گوێگرتن لە قورئان بە 10 دقە بە دەنگی ئەو کەسە تاو ئارامە بمەوە وا هەیەڵە بە گوێگرتن لە مۆسیقایەکی وا هەیەڵە بە گوێگرتن لە سرودێک و ئێمەش مەسەلەن جۆری ئەویان پێڵین کە پێویستەکە مەسەلەن سەرتاکە دەست پێیەکەی بۆ نمونە حەوت چرکە هەناسە هەڵمژی دوای حەوت چرکە هەناسەکەت بۆستێنی دوای حەوت چرکە هەناسەکە دەیتەوە بە چاوداخستن بە کۆمەڵە تەکنیکی تر کە ئەمە بەڕاستی وەکو ئۆکسجینی زیاتر ئایا بە مێشکە ئینسان عادەتەن کە کاتێک ئۆکسجینی زیاتر چۆ مێشکە و کاتە چالاکترە بێ هەز بە چالاکی زیاترەکە بۆیە هەموو ڕێگاکان ئیسفادی خۆیان هەیە
زۆر باشە خات و سیمەبا لە پرۆگرامەکەی ئێوە بینە دەرەوە ئێستا لەوانەیە کەسانێکە بن قوتابیانێکە بن کە بینەرمان بن لە دوورە دەست لە وڵاتیانە بن یاخود لە قەزا و ناحیەکان من نەگەن بە سنتەر و پرۆگرامەکەی ئێوە باشترین پرۆگرامێکە لە ئێستادا بەرە و مانگی ڕەمەزانی پیرۆز دەچین دەزانین کە تۆزەگلانی ئەستەم بێ بۆ قوتابیان و دواتر تاقیکردنەوە گشتیەکان هەیە چۆن قوتابی بتوانێت ڕاهێنانێکی وای هەبێت یاخود ئامادەکاریێکی باشی هەبێت بۆی کە سەرکەوتوو بێت لە تاقیکردنەوە گشتەکاندا. بەڵێ سەبارەت بە ئامادەکاری بۆ ئیمتیحانی وزاری بەڕاستی زۆر گرنگە کە قوتابیەکان یەکشت بزانن با توزە خەیاڵ پڵاوە نەکەین وا مەزانن کە تەنها ئەو 6 ڕۆژە فریادڕستی ئێوە بەڕاستی پێویستەکە ئەگەر هەتا ئێستا مەسەن لە پێویستەکە کە خۆتان ئامادە کردبێت پێشەوەی بگەنە ئەو کاتە چونکە تەلەبە هەتا ئەچێتە ئیمتیحانی وزاری بەڕاستی پێویستەکە لانیکەم 7 جار مراجعی کردبێتەوە ئەوانەی کە فریانە کەوتون هەشتێک فریانە کەوتون هەوڵ بن کە پێش ئەوەی بچنە ئیزنەکەەوە کە خۆمان پێڵین ئیزنەکە کە نزیکی 40-50 ڕۆژ ئەبێ پێش ئیمتیحانی وزاری کە ئەدرێ بە تەلەبە کەی دەست پێەکە لەکەیەوە چ ڕۆژەکەەوە ڕاستێکی زۆر مانگی 5 بوو بزان 25 ئەو ڕۆژ لە تەلەبێکم پرسیوتی مانگی 5 بوو بەس بە دقیقی ڕاستێکی ڕۆژێکی نازام لەو کاتێککە دەست پێەکە سەرتا ئێوە پێویستەکە خۆتان ئامادەکەن لە کاتی مەکتەبە جوان سعی بکەن هەتا ئەتوانن هەوڵ بن بە هیچ جۆرێک سعی ڕۆژانە نەکەوێت بەسەریانە چونکە حساب کە تۆ لە هەر دەرسێکا گریمان ڕۆژی 4 بۆ 5 لاپەڕ ئەخوێنی ئەم 4 بۆ 5 لاپەڕی ئەگەر تۆ یەک ڕۆژ سعی نەکەی 30 لاپەڕەت بەسەراکەوێت 30 لاپەڕە ئەگەر تۆ 2 ڕۆژ سعی نەکەوێت بە 6 ئەگەر 6 ڕۆژەکە هەفتەیە گریمان فرێ سعی نەکەوتبێتی ئەمە زۆر کۆ بێتەوە لەسەر بۆیت کاتان لە یەکەم هەوڵ بن جارە ئەم کاتی مەکتەب کە ماوتانە زۆر ئیسفادە لە کاتەکانتان بکەن ئەو نەتان نەماوە ئینشاءڵڵە کەلانەیە مانگی ئەوزەم کۆتای ناوەڕاستی مانگی 6 ئینشاءڵڵە ئیمتیحاناتیانە بێ ورەیەک بنەوە بەرخۆتان ئەوە ببینین ئینشاءڵڵە کە لە کۆتایە دەرەجەیەکی باشە هێنن بۆیە هەوڵ بن سەرەتا کاتەکانتان ڕێک بخەن و هەر ڕۆژێک خۆمان نزانین توانین بکەین بە 5 تاقەوە باشە ئەو 5 تاقەواتە هەر تاقی بەیانیانە تاقی پێشنیۆڕۆی تاقی نیۆڕۆی تاقی دوانیۆڕۆی عەسران شەوان ئێواران پێویستەکە ئەمانە هەمووی زۆر بە جوانی ڕێک بخەن پلانێکی جواندا بنن سەرتا هەوڵ بن سەرکەوتوو بن وەسعیەکانی مەکتەب خۆتان بگەێنەوە بە مامۆستا ئەگەر ناتوانن سایەکانی مەکتەب خۆتان بگەێنەوە ئەو باشترین هەوڵی خۆتان بن گریمان لە دەرسێکە باش نین ئەو دەرسە با نەبێتە هۆکاریەوەی لە هەموو دەرسەکانی ترە دواتان خوا بۆ سعیکردن کە بەڕاستی ئەمە ئەبێتە چۆنەڵی لاانێ ئەو دەرسە هەر ببێ بە یعنی شتێکی زۆر ناخۆشتەلەبە کە بشی بینە خۆی یعنی سەر بێزار بێ لە سعیکردن هەوڵ بنجارێ ئەو دەرسێک ئەگەر باشیش نین هەیە تۆزێ وازی لەبێنن تۆ خۆت هەوڵ بە لە مەسەلەن 6 دەرسەکەی ترە زۆر باشبی ئەو کاتا توانی ئەگەر خوانەکە هەر زۆر باش نەبی و کاتا توانی بخیتە دەوری دۆم بخیتە هاوینە شتێکی لە بکەی بەڵام ئەو دەرسانی تر با هەمووی کەڵەکە نەبێ بەسەرتەوە بەهۆی یەک دەرسەوە سیما خان کاتێک تەلەبە دەچێتە پۆلی 12 یاخود لە قۆناغەکانی تردا زۆر پێیان دەوترێت کە بەیانیان هەستن زوو سعیکەن ئەوە زۆر ئیسفادە لە سعیەکەکەن یاخود بۆ نمونە نان خواردنی زۆر چاوریان هەنێشت هێنەی خۆن بۆ ئەوەی کاریگەری نەکاتە سەر جەستیان و لاوازیان بکات زۆر بابەت هەیە کە بە قوتابیان دەوترێت ئایا هەر بەڕاستی مانە کاریگەری هەیە چکە مەمانەوێت سوودێک بە قوتابیان بگەێنین لێرەوە سەبارەت بەوانە کەمی ئاماژە بۆ شتانە بێ کە دائیمەن پێمان ئەوترێت و دووبارە دەکرێتەوە وانیا شتێکی دیکەژەیە کە تەسەوڕەکەم کە زۆ کاریگەریە بێ کێشە خێزانیەکان نێو خێ ماڵەکاندا کاریگەریکی زۆری دەبێت لەسەر قوتابی بووە دایکان و باوکان ئاگاداری ئەوەش بنە مودەتی کە تاقیکردن شتەکان نزیکە یعنی من بیرم بێیان و لەسەر مێز سعی بکە ئیتر ئەو کاتە چونکە تۆ لەوێ وڵامەیتەوە ئەوە ئیسفادە ئاکەی هەیە بەڕاستی ئەم شتانەوە زۆر ڕاستە بەڵێ دووبارە بۆم تەکنیکی سعیکردنانەوە بۆ چۆنێتی ئەوەی کە بتوانین باشترین جۆر سعی بکەین ئەکێتە سەر کەسەکە ئێمە بەگشتی ئەڵین بەڵێ زۆر وایە بەیانیان عادەتەن ئینسان زۆر چالاکە مشک لە دوای ئیسراحەتێکی باشی کردووە ئەتوانی هەستی ئەتوانی لەبەرکردنە زۆر باشە ئەتوانی تێگەیشتنە زۆر باشە مەسەلەن هیوا هێڵە من بەس بە بەیانیانە ئەتوام ئەدەبی کوردی لەبەرکەم ئەدەبەکانی تر لەبەر ئەوزەم عەربی ئێستا زۆر ئەدەبیتیانەوە ئەتوام کوردی لەبەرکەم ئەتکاتە ئەتوانێت لەبەرکردنەکانی خۆ یان هیوا هێڵە من بە بەیانیانە ئەتوام دەرسە عیلمیەکان بکەمەوانی کە پێویستی بە تەرکیزێکی باشە پێویستی بە تێگەیشتنێکی باشە ئەتوانم من بەس ئەو کاتانەوە بکەم
بۆیە ئەزانی بە چ شێوازێک خۆت ئەتوانی سعی بکەی ئەو شێوازەی خۆت هەڵبژێرە بەڵام هیواشیاڵە من بەس بە شەوا ناتوانم سعی بکەم من مەرج نییە بۆ هەمویان مەرج نییە بۆ هەمویان بەڵام ئێمە ڕێنیشاندەریان ئەینێ ئەڵەم تۆ کامانە پێ باشە ئەگەر تۆ کەسێکی توانین بەبانیانە هەستی سعی بکەی من ئەم پلانم بۆت هەیە وەرە با پێت بڵم چۆن سعی بکە ئەگەر تۆ توانین بە شەوا ناسای بکەی من ئەم پلانی تریانم بۆت هەیە وەرە با پێت بڵم ئەمە پیشان بم بۆیە ئەو کەسانە کە خوان ئەزان چۆن ئەتوان سعی بکەن با بۆ جۆرە سعی بکەن من خۆم هاوڕێم هەبوو الحەمدولیلا کە دەرجی زۆر بەرزیشی هێنا شەوان تەنهایی توانین سعی بکە بەعکسەوە خۆم تەنها بەیانیان نەمتوانی هەستم بۆ سعیکردن کە الحەمدولیلا دەرجەیەکی باشیشمان هێنا بۆیە ئەکەوێتە سەر کەسەکان بەڵێ بەیانیان کاتێکی زۆر زۆر باش و چالاکە ئەگەر نیۆڕوان ناتوانیت و خەویت و تااقەت نابێ هەوڵ بە ئیسراحەتەکەت بخەیتە کاتی نیۆڕوانەوە بۆی کە ئەو کاتەوە بە زۆر بە زیان نەڕواتۆ هەر پێویستە بە ئیسراحەتە بێ لە ڕۆژەکە ئەگەر زای نیۆڕوان تااقەتی سایکردنی نیۆ کات وەری ناگرێمەشکە کاتی ئیسراحەتەکەت بخەرە نیۆڕوانەوە بۆ کۆتایی ڕۆژەکە بەردەوام بە لە سایکردن هەتاوەکو عادەتەن تاوەکو دەی شەو یاخود 11 شەو سعی بکەی باشە بۆی کە دوای ئیسراحەتێکی باش بکەی قاوە و ئەو شتانی کە مادەی کافین تیا قاو نیسکاف و چۆ ئەم شتانە لە دوای ئێوارانەوە هەر نەخڕێ باشترە چونکە عادەتەن تە لە بەخۆی لە پۆلی 12 بەهۆی پۆلی 12 سترس و قەلەقیەکی هەیە و لەوانەیە خەوی بزڕێنێت و خەوی تێک بچێ کافینیش ئەوانەی تر وات لەیەکە کە هەر نەخەویت بۆیە باشتر وایە کە لە دوای ئێوارانە ئەو خواردانە نەخۆن لە خواردنی چۆر بەڵێ دوورکەونەوە چونکە عادەتەن گەر خواردنێک بخۆیت پێویستی بە هەرسکردنێکی قورس بێ ئەو کاتە زۆربەی چۆنەڵی ووزەکەی ناولەشە بەرەو مەعیدەتە شوێنێک بەرەو مێشکێت دوانەی تەرکیزە زۆر باش نامێنێ و هەتا ئەتوانن میوە و سەوزەکان زۆر بخۆن ئاویش زۆر زۆر بخۆنەوە لانی کەم ڕۆژی لیترنیوێک بۆ 2 لیتر ئەو زۆر زۆر زەرورە بخورێتەوە لە بۆ 12 دووشتمان بین نەچێ باسی بگەنیەکێگەوەی کە ئەماژەم پێکرد کێشە خێزانیەکان و کاریگەری لەسەر قوتابیان دووش بەکارهێنانی مۆبایل و سۆشیال میدیا و زۆر خوێندکار هەیە هەر بەکاری هێنێ ئەم جوانە سۆڕەکەم کە زۆ کاریگەری هەبێتەوەی کە ئەو قوتابیان نەتوانم مرێکی باش بەدەستبێن لەو سەریشۆ ئەوەنە ئەگرێت تر ناڵێ خۆی خەتاکان نەچیەوەیە زۆر ڕاستە بەسەر چاو بەڵێ کێشە خێزانەکان بەڕاستی ئەمە بۆ دایک و باوکانە ئەوانەتان کە ئەتانوێت تەلەبەکانتان دەرەجەیەکی باش بنن بەڕاستی پێویستەکە کە کەش و هەوای ماڵەکەیان بۆ بڕەخسێنن بۆ سایکردن ئەگەر بتوانن بە هیچ جۆرە کێشەی خێزانی بە ئەو قوتابێکە لە پۆلی 12 بە هیچ جۆر بە ئاگاداری نەبێ و هەوڵ بن هەتا ئەتوانن مڕاعاتی تەلەبێ بکەن چونکە ئەو تەلەبێ تەنها 1 ساڵ لەو پۆلای ئەمێنێتەوە ئەگەر تۆ یارمەتی بیت و بە باشی سەرکەوتو بێ ئەو کاتە ئەتوانێت ئینشاڵە دەرجێکی باش بێنێ بەڵام بەداخۆ ئەگەر نتوانی ئەو کەشەی بۆ بڕخسێنی و کاتە بەڕاستی تۆش بەشداری لەوەی کە یارمەتی تەلەبەکەت ناوە سەرکەوتو بێ بۆیە هەتا ئەتوانن کەشێکی زۆر باشیان بۆ بڕخسێنن چوونە دەرەوە کەم بێتەوە مەڵەن بەخوا ئەم ساڵ ببوونی ئەم کچەوە هیچم نەکرد دقیقەکە خۆ 1 ساڵە خۆ هەموو ساڵەکەم تەلەبێ لە شەژ بەرچاوی خۆیەوە بە تایبەت بە بەرچاوی خۆیەوە لایەنی دەرونی تەلەبەکە زۆر زۆر گرنگە کە دایک و باوک یارمەتی دەری بوو بەڕاستی تەلەبەکە زۆر زۆر هەست بە پشت و پشتیوانیەکی زۆر باشەکە کە وای لەیەکە هەم سعی بکە هەم هیلاکی لەبیر بچێتەوە و دایک و باوکیش هەندەرە یعنی ئەوەنە ئەزانێت کە دایک و باوکی خەمیانە دایک و باوکی ئەبێتە سەرچاوی هەندێک بۆی کە بەوەی بتوانێت زیاتر سعی بکە ئێمە خۆمان هەر نمونەمان لەبەر چاوایە ئەو کەسانی کە الحەمدولیلا کە دایک و باوکێکی باشن طبعا ئینشاءالله هەمویان هەروە بن کە مڕاعاتی مناڵەکانەکەن ئەڵێن ڕێک وایە کە خۆشمان لە پۆلی 12 بین باشە بەس تۆ ڕاستەوە هەستێکی کە لە پۆلی 12 بەڵام بە نیوەی تەلەبەکەت سترس و قەلەقی لەسەر نییە بۆچی چونکە ئەو کەسەیە کە ئەبێ دەرەجەکە بێنێ کە ئەبێ هەموو سعیەکان بکە بۆی ئینشاءالله تا بتوانن کەشێکی ئارامیان بۆ بڕخسێنن و ئێمە لە پرۆگرامی ستادی هەندێک جار سیمینار کۆبوونەوەی تایبەتەکەین بۆ دایک و باوکەکان کە بەڕێز دکتۆر زانا خۆشی پسپۆڕی نەخۆشی دەرونیەکانە زۆر الحەمدولیلا زۆر زۆر یارمەتی دەرێکی باش بۆ تەلەبەکان و دایک و باوکیان کە چۆن بتوانن سەرکەوتوو بن لە قۆناغەکانە پرسیارێکی دووەم پرسیارەکەی دووەم
تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و مۆبایل و بەداخەوە بۆتە واقعیەک تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا کەس ناتوانێت خۆی لێ بجێتەوە بەڵام بۆ پۆلی 12 بەڕاستیە بە جیاوازی مامەڵی لەگەڵا بکرێت بەداخێکی ترەوە هەنێک لە تەلەبەکان ئێستا ئەڵێن کە وەڵام مامۆستا من لەسەر یوتیوب خۆم سعیەکەم کە من لە نزیکەوە ئاگاداریانم ئەڵماسا من لە مامۆستاکی مەکتەب تێناگەم وەڵام منە بێ لەسەر یوتیوب سعی بکەم بەڕاستی هەر کاتێ ئەچنە سەر مۆبایل جگە لە کاتی دەرسەکە هەوڵ بن بە هیچ جۆرێک بە هیچ شتێکی ترەوە مەشغوڵ نەبن ئەگە تا ئەتوانن خۆتان کاتەکانتان تەسک بکەنەوە بۆ مۆبایل بەکارهێنان مەسەلەن مامۆستاکە 40 دقه دەرز ئەگەر گریمان تۆ لەسەر مۆبایل و یوتیوب سعیەکەی 40 دقه دەرسەڵێتەوە تەنها تۆ ئەو 40 دقەیە سەیری مۆبایلەکەت بکە بە هیچ جۆرێک زیاتر هەوڵ بە کاتی پێوە نەکوژی و هەتا ئەتوانین لە مۆبایلی زیرەک لە سمارتفۆن خۆت دوور بخەرەوە چونکە تۆ ئەگەر لەسەر سمارتفۆن هیچ ئینتەرنێتێکیش بەکار نەهێنی بەخوا لەوانێ بچی سێرێکی ڕسمەکانی بکەیتەوە ئەی کە ئەو ڕۆژە چەند خۆش بە ئێمە چیم کرد ئەوە وام کرد بۆ هەتا ئەتوانن خۆتان بە دوور بگرن لە مۆبایلی زیرەک بۆ کاتەکانتان هەوڵ بن زۆر دیاری بکەن لەسەرەوەی کە تەنها ئەو کاتە مۆبایل بەکاربێنم بە هیچ جۆرێک سۆشیال میدیا بەکارمەهێنن مەسلەی فەیسبوک و ئینستاگرام و نازام ئیتر بە هەموو بەرنامەکانی تریەوە بەڕاستی هیچ ئیسفادێکی لە ناکەن و هەر هەموو شێ بێتە هۆیەوەی کاتتان بگرێ ئەگەر تۆ ئیسراحەتکەی ئەڵێ منەش من دە دقاشمە سەر مۆبایلەکە ئیسراحەتەکەم لەسەر مۆبایل ئیسراحەت ناکەی تۆ دنیا سعیب کردووە مەشکە مەشغوڵ بووە مشکە هیلاک بۆ تۆ چیتە سەر سۆشیال میدیا سێرەکەی چیەکی تەرکیزێکی ئەمە ئەخوێنی تۆ ئەو پۆستە سێرەکەی ئەمە چی بوو ئەوە چی بوو بەداخیشەوە لە سۆشیال میدیا زۆربەی هەواڵەکان ناخۆشە یعنی زۆر کەم هەواڵی خۆشی تیاماوە بۆ هەتا توان بەخوانی لە بە دوور بگرن بە هیچ جۆرێک نابێ سۆشیال میدیا بەکاربێن مۆبایلیش ئەگەر بەکارتان هێنا با سمارتفۆن نەبێ مۆبایلە بچکۆ لە کۆنەکانتان پێ بێتەوە و ئەو تەنها ئەوەنەی ئەگەر کەسێک لە مامۆستاکی تەنەگەیشت تەنها بۆ مەبەستە بەکاری بێن سیماخان لە پۆلی 12 بە تایبەتی خوێندکاران زۆر پشت بە مەلزەمە دەبەستن بە دەورات ئەبەستن واتە بێجگەل لەو وانەی کە لە خوێندن ئەیخوێنێت دووبارە دەچێتەوە دەورەیەکی تر دواتر ئەگەرەوەشی بەدڵ نەبوو مامۆستایەکی تایبەت ئەگرێ ئایا بەڕاستی کڕینی هەموو مەلزەمەیە و ئەو هەموو وانەیە بە چەند جارێک بوترێتەوە ئەمە چ کاریگەریە لەسەر خوێندکار دروستەکە یان بەکارهێنانی ئەمانە باشە بەڕاستی ئەو کەوتۆتە سەر بەکارهێنانەکەی چۆن کاتێک کە تەلەبەیەک یەکەم شت هەتا بتوانن تەلەبە خۆی بە دوور بگرێت لەوەی کە قسە لە چەند مامۆستایەکەوە وەرگرێ چۆنەڵە یەک بیرکردنەوەی تۆ یەک سیرکردنی تۆ بۆ یەک مامۆستا کیفایەتە بۆی کە تۆ ئیتر تاو سەیری مامۆستای تر نەکەی بەڕاستی ئەگەر تۆ دەورەیەکی خوێندووە مامۆستایەکە هەیە لە مەکتەب دوای دەورێکی خصوصی ترە خوێنی وەڵام ئەمەم بەدڵ نەبوو لە نوێی ئەمە وازە هێنم ئەچم بۆ لای ئەو بەڕاستی ئەمە پەشێوی دروستەکە بۆت زۆر وات لێ ئەکا شێوا بی بۆیە ئێمە بە هیچ جۆرێک تەوسیە نین ئامۆژگاری نین بەوانەی کە لە پۆلی 12 کە لە ئەو پەڕی مامۆستایەک بۆ دوو مامۆستا بگرن ئەتوانن بڕۆن تەجروبەی ئەو کەسانە بپرسن کە مامۆستای مەسەلەن 4 مامۆستا 5 مامۆستایان هەبووە بەس لیان بپرسم زان چ ژیانێکیان هەبووە ئێمە خۆمان ڕەفیقمان هەبووکەوە بوو هەموو ڕۆژێک تا سعات مەسەلەن 3 لە مەکتەب بووین لە 3 و هەتا کاتێکی زیاتری شەبات 6 و 7 کات زۆرە بات تا 6 و 7 لای مامۆستا بوون دوای چی مێنێتەوە بۆ سعیکردن ئەی تۆ نابێ ئەبێ سعی مامۆستا بکەن ئەبێ سعی مەکتەب بکەن ئەبێ خۆشیان حازرکەن بۆ ئیمتیحانات بۆی هەتا توانن با یەک مامۆستاتان هەبێت لە مامۆستایەک تێنە گەیشتی دەورەیەک بخوێنە ئەگەر دەورەکەت خوێن تا بۆ کیفایەت بە دڵنیا بە لەوەی کە تەلەبی وایە ئەگەڕێ بە دوای ئەوەی ئەی براگیانە گە من ئەو پرسیارە هاتۆ نەمزانی گەر من ئەو پرسیارە هاتۆ نەمزانی بگەڕێ بە دوایەوەی کە پرسیار بزانی بەس ئەوە نەش لەبەر خاطر 2 پرسیار و 3 پرسیار مەچوو بۆ لای مامۆستایەکی تر ئەمە ئیسفادەی لێ ناکەی تەنها کاتە ئەبا بڵاو تەکاتەوە بۆ سەبارەت بە بەکارهێنانی مەلزەمە بەڕاستی مەلزەمە ئیسفادەی هەیە بۆ بەشێکی زۆرمان بەس وەک وتم تەنها ئەگەر مەلزەمەش بەکارهێنا بە لەسەر مەلزەمە یەک مامۆستا بەکاربێنە بۆ خۆت پەشێ و بڵاو مەکەرەوە لەسەرەوەی کە چەند سەرچاوەیەک بەکاربێنی چونکە ئیسفادەی لە ناکێت و زۆر بڵاو دەکاتەوە بە یەک مامۆستاوە بە یەک مەلزەمەوە هەوڵ بە ئیتر تاو تەنها لەسەر ئەو سعی بکە و ئینشاءڵڵا دڵنیا بەلەوەی دەرەجەیەکی زۆر باشەینی خۆتان هەموو ساڵێک ئەیبینن هیوا هەیە ئەبینین
نەک مامۆساینە بۆ تەنانەت دەورەشی نەخوێندووە بۆیە ئینشاءالله شەرت نییە کە تۆ ئەگەر مامۆسای خصوصی و نەبێ سەرکەوتوو نەبی شەرت نییە تۆ گەر دوو مامۆسا نەبێ سەرکەوتوو نەبی ئەگەر دەورە نەبێ سەرکەوتوو نەبی ئەمانە توانین بەکاربێنی وەکو وەسائیلی یارمەتی دەر و ئینشاءالله توانی زۆر زۆر بە باشی سەرکەوتوو زۆر باش ئەوسە سیما دو پامل چییە بۆ قوتابیان وەروەها نزیک دەبینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان زۆرێ لە قوتابیان یەکسەر دەڵێن ڕەمەزان ڕێگرە لە سعیکردنمان و لە تاقیکردنەوەکان پرۆگرامێکگەیە بەرنامێکی تایبەتەیە بۆ قوتابیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە چۆنی کۆشش بکەن بۆ تاقیکردنەوەکان وەکو پرۆگرام ڕاستێکی بڵم پرۆگرامێکی وان بە بەرچاو نەکەوتەوە بەڵام لە ڕووی سعیکردنەوە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان وا دیارە کە من لە پۆلی 6 بووم یەکەم ساڵ بوو کە چەند ئیمتیحانێکی کۆتاییمان کۆتە ڕەمەزانەوە نزیکی 4-5 ساڵێکە بێ ئیمتیحانیەتی بەکەلۆری بە ڕەمەزانەکەوێ وەکو خۆم بۆ ئەوەنی کە قەنەعەتم بە بیر و باوەڕەکان هەیە هەتا ئەتوانن بە ڕۆژویان بگرن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە گریمانە کرد تۆ لە ڕۆژێکە تاوان لە دوای مەکتەبەوە ئەگەر تۆ لەوانێ 2-3 سەعاتدا نابێ بۆ سعیکردن لە ڕۆژەکە هەڵ بە ئەو کاتی سعیکردنە بە خەرەکاتی شەوەکەوە کاتێ لە مەکتەبی تۆ ئیسراحەت بکە ئەگەر شەو باش نەخەوت بێتی بە ڕۆژەکە بخەو واتە هەوڵ بم پرۆگرامێک دانن کە بە پێی مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ ڕۆژەکەتانە بگونجێ بۆ یەک شتیش پێویستەکە بزانین بەڕاستی ئەو فکرەی کە ئەڵێ لە ڕەمەزانە بەخوا بتاقەتم هیلاکەم هینم پێ نامێنێ ئەگەر بچینە لایەنە زانستیەکەەوە لە ڕووی زانستیەوە ئەو قسەی ڕاست نییە بۆچی چونکە ڕاستەکە تۆ برسیتە بێ کەمێک بێهێزەبی بەڵام دوایەوە کە لە ڕووی زانستیەوە کە لە شت ئەزانێت تۆ برسیتە تۆ شەکرە پێنیە واتە گڵکۆزە پێنیە ئەو کاتە لەش پەنا ئەبا بۆ ئەو چەوریانی کە کۆی کردوتەوە کە بەکارهێنانی چەوری وەکو سەرچاوی وزە سەرچاوی ئەنرژی بۆ ئینسانەکان با بڵین فات کە بەکارە هێنرێ وەکو ئەنرژی بۆ ئینسانەکان ئەسڵەن فات زۆر وزەیەکی زیاتری هەیە وە لە گلەوەی شەکر هەیەی بۆیە ڕاستە چەند دقەیەک و چەند کاتێک برسیتانە بێ بەڵام تۆ ئەگەر تەرکیزە لابێ لەسەرەوەی کە بەخوا من بە ڕۆژوم هیچ تەرکیزم بۆ ناکرێت تۆ ئەم بیانوانە لە مشکی خۆتا دەرکە دڵنیا بەلەوەی کە زۆر بەباشی ئەتوانی سعی بکەی و تەرکیزێکی زۆر باشترە هەیە لە کاتی ڕەمەزانە و لە کاتی بە ڕۆژوبوونا لەوەی کە کاتی تر هەتە بۆیە ئامۆژگاریم بۆیان ئەوە ئینشاءالله کە بتوانن مانگی ڕەمەزان بەباشی بتوانن پرۆگرامێکی وادابنن کە لەگەڵ ڕۆژوگرتنا بگونجێ نەڵێن وەڵام من لە پۆلی 12 بەخوا ناتوانم سعی بکەم بخوا ئەمەم بۆ ناکرێ ئەوم بۆ ناکرێ ئینشاءالله زۆر زۆر بەباشی ئەگەر تۆ خۆت یەکلایی بکەیتەوە بۆی بە ڕۆژووبی مشکە ئەمە وەرەگرێ ئەچێتە مشکتەوە دوایەوە مشک تەوان دوو بەشی هەیە کۆنشس و سەبکۆنشس یعنی مشکی ئاگا و مشکی نائاگا کە ئەچێتە کە تۆ خستە مشک ئاگاکەوە ڕاستەخۆ خۆی چێتە مشکە نائاگاکەشەوە ئەڵە بەخۆ ئەمە بە ڕۆژۆ بیتر من چی لێ بکەم خۆ بە قسەی من ناکە هەرچەند بیانوێکیشی بۆ بێنمەوە شتێک بۆیە مشک تاوا ڕابێنن ئینشاءالله کە تۆ ئەوی بە ڕۆژۆبی کە من توان موزەیەکی زیاتر بەکاربێنم پرۆگرامێکی باش ڕێک بخەن و هەوڵ بن بە ڕۆژوو بن ئینشاءالله دوعاش زۆر زۆر بکەن چونکە بەڕاستی من ئێستاشی لەسەر بە هەموو جارە ئەڵم ئەو بە تایبەتیش دایک و باوکان پێویستەکە دوعاکی زۆر زۆر باش بۆ مناڵەکانیان بکەن ئەڵم هەر شاکەیە گێتە ڕەم بە دوعای دایک و باوکمانیە بینم چونکە ئینشاءالله دوعای دایک و باوک بۆ مناڵەکانی زۆر زۆر گیرە و بە تایبەتیش بە زمانی بە ڕۆژێتی کاتی ڕەمەزان دوعا زیاتر گیرە ئینشاءالله هەوڵ بن سعی زۆر زۆر باش بکەن باشترین توانای خۆتان بخەنەگەڵ و پشت بەخۆی بگەورە بەستن و سعیەکی زۆر زۆر باشکەن ئینشاءالله سەرکەوتوو بەڵە زۆر سپاس بۆ خات و سیما ئامانج ڕاهێنەری پرۆگرامی ستادی سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵ زۆر بەخێر بێت خۆشحاڵم بەڵە خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە کە سەبارەت بە پێشوازیکردنە لە مانگی ڕەمەزانی پیرۆز وەک دەزانین لە زۆربەی ناوچەکاندا بۆ خۆش دەربڕینی مانگی ڕەمەزان و پێشوازیکردن لەو مانگە پیرۆزە کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدرێت لەم بارەیەوە چالاکیەک ئەنجام درراوە لە چەمچەماڵ پێکۆفینەری ئەو چالاکیە دەبین. لەژێر دروشمی مانجی ڕەمەزان مانجی پەرستوش و بەخشینە ئەنجومەنی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە هاوبەشی لەگەڵ لقی چەمچەماڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێوارە کۆڕێکی عیرفانیان لە هۆڵی ڕۆشنبیری بۆ بۆنەیەوە ڕێخست
لا چالاکیەکەدا جگە لە پێشکەشکردنی دوو سمیناری ئاینی لەلایەن بانخوازانەوە ژمارەیەک سرود و مناجاتی ئاینی جۆرا و جۆریش پێشکەش بە ئامادەبووان کرا. حقیقەتەن ئەم جۆرە چالاکیە ئەتوانم بڵێم دڵی هەموو مسلمانان خۆشەکە، یعنی کارێکە حەز مسلمانێک بیبینێ لە هەموو سەرزەمینە دڵی پێخۆشی بێت. لەبەرەوە من بە زەروری ئەزانم مسلمانان بەعام لە هەموو جیهانە کاتی ئەوە هاتوخوا فەرمی والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض، یعنی ئەبێ ئێمە دەست یەک بگرین، هاوکاری یەک بین لە هەموو کۆڕەکان لە ناو هەموو جەماوەرە بەیەکەوە دەست لە دەست و قوت لەخوا ئەم چالاکیانە زۆر بکەین و دەست پێ بکەین. لە ڕاستیە ئەم جۆرەکە چالاکیانە چالاکیەکی جۆری نەوعیە و ئەتوانم بڵێم لەم سەردەمەی ئێستەی خۆمانە تۆزێ بەکەمی بەرچاو ئەکەوێ چەمچەمان دەست پێشخەرن لەوەی کە چالاکیەکی نەوعیان کرد. ئەمە چالاکیەکی ڕۆحیە، ئەمە بۆ بەرزبوونەوەی ئاستی پەرستشی ئینسانەکانە، ئەمە بۆ نەهێشتنی خوانەخواستەغیل و ئەو جۆرەشتانەی لە دڵ و دەروونەکانە جەماوەری هەردوو لا لێرە کۆبوونەتەوە. ئێمە هەمیشە ئەتوانین بڵێم هاوسەنگەرین و هەروەها هاو ئامانجی. چالاکی هاوبەشەکەی لایەنە ئیسلامیەکانی سنوورەکە هاوڵاتیان و بەشداربووانی دڵخۆش کردووە. هیوایان وایە لە داهاتووشدا چالاکی هاوبەشی جۆرا و جۆر بەڕێوە بچێت. سەرپەرشتیارانی چالاکیەکەش دەڵێن با مەبەستی لێک نزیکبوونەوەی زیاتر لا داهاتووشدا کۆڕ و سمینار و پانێڵی جیاوازیان بە شێوەی فراوانتر دەبێت. پشت بەخوا ئەمە تەبان لەم سنوورەیە ئەمە یەکەم چالاکیمان نییە، بەڵکو چالاکی تریش کراوە، بەڵکو لە ئایندەیە کۆمەڵی مناسەباتی تر هەیە. بەڕاستی فترەیەکی زۆرە وەکو بڵێ تۆز و خۆڵان لەسەر نشتووە، کاتیەوە هاتووە ئیتر ئەم جۆرە مناسەباتە بەڕاستی و زیندوو بکەینەوە بە هاوبەشی کاری گەورەتر و کاری چالاکی گەورەتر ئەنجام دەین لە پێناو خزمەتکردن هەم بە پرۆژەکە و هەم بە جەماوەرە ئیسلامیەکەش. ئەم کۆڕ و کۆبوونەوە سیمینارن لە ئێستا زۆر زۆر گرنگن، چونکە ئەبینین و ئەبیتی لە ئێستا دەیان کۆڕ و سیمینار دەیان حیزب و لایەن و کەسایەتی بەمەبەست زیان بەمەبەست هێرشێکی ناڕەوە ئەکەنە سەر پیرۆزەکانی ئێمە لە کاتێکامە لە کۆمەڵگەی کاژین کۆمەڵگەیەکی مسلمان نشینە. ئەم جۆرە کۆڕ و سیمینارانە گرنگن بۆ زیاتر هۆشیارکردنەوەی خوشکانمان، گرنگە بۆ هۆشیارکردنەوەی برایانمان. لەگەڵ نزیکبوونەوە لە مانجی پیرۆزی ڕەمەزانی ئەمساڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان جیرۆدەی دەیان قەیرانی دروستکراوی جۆرا و جۆرن. سازدانی ئەم جۆرە چالاکیانە جگەلەوەی ئارامی بە دەروون و ڕوحیان دەبەخشێت، هاوکات دەرفەتێکی باشیشە بۆ بە خۆدا چوونەوە و خۆنزیکردنەوەی زیاتر لە خوای گەورە، بە تایبەت لە بوارەکانی پەرستوش و بەخشینەکانیاندا. جەلال جەباری تایبەت بە پەیامی ڕۆژ، چەمچەماڵ. وڵا عزیزان لەگەڵتان بەردەوامین و ناوبڕێکمان هەیە، دواتر دەگەڕێنەوە بۆ لەڵ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سەردانمان بکەن و بە چاوی خۆتان ببینن، هەرزانی نرخ و کوالیتی بەرز لای ئێمە. ئێمە سپۆرت چێکین. ئەزانی سپۆرت چێک کوێیە؟ گەورەترین سنتەری وەرزشیە لە کوردستان و عێراق. تەنها لە سپۆرت چێکە نرخی جملە و زۆر کات لە خوار جملەش پێشکەش بە کڕیارە ئازیزەکان دەکەین و کەمترین خێر وەردەکرین، ئەمەش بۆ خزمەتی ئێوە. جوانی و شێکی و سەرنجڕاکێشی لە پۆشاکەکانی ئێمەدایە. بێ هیچ دوودڵی و گومانێک لە کوالەتی کاڵەکانمان لەگەڵ ئازیزانت لە سپۆرت چێک بە کەمترین نرخ بازاڕی بکە. ناونیشان سلەیمانی شەقامی 6 مەتری نزیک بەرزە پردی کۆبانێ، تەنیش ڕێستۆرانتی لۆڤان. سپۆرت چێک هەرزانی نرخ و کوالیتی بەرز. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە.
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و لەدوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلە دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە ناوچە جیاوازەکانی ڕێمی کوردستاندا بۆ پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان کۆمەڵێک کۆڕ و سیمینار دەبەستێت وەک خۆشی دەربڕین و وەک ئەوەی کە ئامادەکاری بکرێت بۆی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چی بکەین و چۆن عیبادەتەکانمان ئەنجام دەین لە هەریریش بە هەمان شێوەی چەمچەماڵ کۆڕێک ڕێکخراوە بۆ پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزان پێکەوە بینەری دەبین. بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی هەریری کۆمەڵی دادگەری لە کوردستان هەستان بە ئێوارە کۆڕێکی خنزیرانە بۆ برای بەڕێز خۆشەویست بانخواز دکتۆر ئەحمەد سۆفی بۆ پێشوازی لە هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان بۆ ئەوەی تەماشای خەڵک و دەوروبەر و جەماوەرەکەین خەڵکانێک سەرقاڵی سیاسەت و باری اقتصادی دوورکەوتنەوە لە تەمومژی نەخۆشی پێم خۆشە پێشەوەی ڕەمەزان بێ خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی دڵ و دەروونمان ئاسوودە بکەین بە پەیوەست بەخوای گەورە بۆ ئەوەی خۆمان ئامادە بکەین و بۆ پێشوازی لەو مانگە بەڕێزە. سپاسی ئەنجومەنی حەریری کۆمەڵی دادگەریەکەین سەر بە مەڵبەندی سۆرانەوە کە ئەوڕۆ ئەو بەهارە گەشتیان ڕێکخست و ئەم سیمیناریان ڕێکخست لەو شوێنە خۆش و سەرکەش و جوانەدا بۆ ئاگادارکردنەوەی برا خوشکانمان لەسەر مەسئلەی هاتنی ڕەمەزان پێشوازی لە مانجی ڕەمەزان و هەبوونی مامۆستایەکی باش و خۆ ئامادەکردن لە بۆ ئەو مانگە مبارەکە و خۆ ئامادەکردن لە بۆ لای خوای گەورە و خزمەتکردنی دینی خوای گەورە و ئیتر ئەوەی کە پێویستە بگوترێ لە بۆ نەسیح وەکو نەسیحەت و ئامۆژگاری چونکە پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم الدین و النصیحة دین هەمووی ئامۆژگاری قلنا لمن یا رسول الله گوتمان لە بۆ چەیە پێغەمبەری خوا پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم لله ولرسوله ولأئمة المسلمين ولعامتهم فەرمووی دین ئامۆژگاریە دین دڵسۆزیە لە بۆ خوا ئامۆژگاری عن دڵسۆزی ئینسان دڵسۆزبی لە بۆ خوای گەورە دڵسۆزبی لە بۆ پێغەمبەر خۆشەویستەکەمان صلی الله علیه وسلم وهروەها دڵسۆزبی لە بۆ پێشەوایانی ئیمانداران ئەوانەی حەق و ڕاست و درستن و نەسیحەتیان بکەوە یارمەتی دەریان بی وهروەها لە بۆ هەموو ئیمانداران ئینسانی مسلمان یەکتری ئاگدار کاتەوە قورئانە فەرمیوە ذەکر فإن الذکرى تنفع المؤمنین ئەگەر ئەو بەبیر هاتنەوە نەبی ئەگەر خوای گەورە لە هەفتەی ڕۆژێک خوتبەی دانا نابا وتاری دانا نابا مسلمانان دینی خۆیان وردەوە دەرەبیر دەکرد و سس دەبوون لە دینداری ئیتر خوای گەورە جزای خێری ئەنجومەنی حەریر داتەوە خوای گەورە جزای خێری ئەو هەموو بەڕێزان داتەوە کە ئەیبینن کە جۆرا ئەگرن کە لە دوورەوە هاتوون خوای گەورە ئەجری ئێوەش داتەوە. سلام علیکم ورحمة الله وبركاته.
بڕگە بابەتەکانی ئەڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین جێ سوود و ڕەزامەندی ئێوە بێت و میوانێک ڕخسووکی ماڵەکانتان ببین ئەوێ ئاماژە بۆش بکەم کە پامی ڕۆژ تا دوای مانگی ڕەمەزانی پیرۆز نابێت بەڵام لە پێیان بە بەرنامەی جیاواز و بە بڕگە و بابەتی تەوەری ناوازەوە لەگەڵتانە دەبین هیوادارین بگەین بە مانگی ڕەمەزانی پیرۆز و بتوانین لە خزمەت ئەوی عەزیز و خۆشەویستان بین شاد و ئاسوودە بەڵێوانیا ئازان و خۆشەویستان لە مانگی تۆزی ڕەمەزاندا لە شەوانی مانگی تۆزی ڕەمەزاندا لە خزمەت ئێوەی ئازیز دەبین وەکو هاوکارم وەنیا ئاماژەی پێکرد کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان دەبن کە دڵنیام جێگەی سوود و ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی ئازیز دەبێت دەخوازین تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ